بۆ یەکەم جار لە مێژوودا ژماری بێکاران لە جیهاندا دەگاتە نزیکەی 200 میلیۆن کەس و ڕێکخراوی کاری نێودوڵەتی هۆشداری دەدات لە ئەگەری سەرهەڵدانی توندوتیژی کۆمەڵایەتی. ڕێکخراوی کاری نێودوڵەتی لە راپۆرتی ساڵانیدا هۆشداری دەدات لە بەرزبوونەوەی ئاستی بێکاری لە ساڵی 2016دا بە ڕێژەی لە 2.7 زیادبوونی ژماری بێکاران بۆ نزیکەی 200 میلیۆن کەس و پێشبینی دەکرێت قەیرانی سزبوونی گەشەیابووری جیهان بەگشتی و چین بە تایبەتی کاریگەری نەرێنی هەبێت لەسەر بازاری کار و ببێتەوەی بەرزبوونەوەی ئاستی بێکاری. لە کاتێکدا کە لە ساڵی 2015دا تەنها 197 میلیۆن کەس بێکار بوون. راپۆرتەکە ئەوەش ئاشکرا دەکات پێشبینی دەکرێت ڕێژەی بێکاری لە ئابووریە تازە پێگەیشتوەکان بە شێوەیەکی بەرچاو زیاد بکات، بە تایبەت لە وڵاتانی ئەمریکای لاتین و چین و چەند وڵاتێکی دیکەی ئاسیا و هەندێک لە وڵاتانی عەرەبی هەناردەکەری نەوت. راپۆرتەکە ئاماژە بۆش دەکات پێشبینی دەکرێت گەشەی چینی مامناوەند بە تەواوەتی پەکی بکەوێت و مەترسی ئەوەش هەیە سستی گەشەی ئابووری جیهان و ڕێگری ئابووریەکان ببنەهۆی سەرهەڵدانی پشێوی کۆمەڵایەتی و ناسەقامگیری باری سیاسی و سەرهەڵدانی تونند و تیژی شەپۆلەکانی کۆچکردن. ئامادەکارانی راپۆرتەکە جەخت دەکەنەوە لەسەر گەورەی قەیرانەکە و دۆزینەوەی هەلی کار بۆ بێکاران و کەمکردنەوەی ڕێژەی هەژاری لە ئابووریە تازە پێگەیشتوەکاندا، چونکە هێشتا ڕێژەی لە 46 دەرفەتەکانی کار کاتی و فاشیلن و مەترسی زۆر هەیە لەسەر دەرامەتی 1 ملیار و 500 میلیۆن کەس لە جیهاندا و هەر گۆڕانکاریەک یان سەرهەڵدانی هەر قەیرانێکی ئابووری دیکە فاکتەرێک دەبێت بۆ ئەوەی بچنە ڕیزی هەژارانی جیهانەوە.